سەرۆکی کاتی ڤێنزوێلا خوان گوایدۆ داوای هاوکاری نێونەتەوەیی دەکات. نزیکەی 3000 کەس لە دێرزور بێسەر و شوێنن و لەلایەن داعشەوە گیراون. هونەرمەندێکی کورد میوزیکی کوردی و بیانی تێکەڵ دەکات. سڵاو بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشنی ئەمڕۆمان. بە سڵاو و ڕێزین گەرم ژێ کورد کۆنەکشن دەنگی ئەمریکا لە واشنگتن. سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ سۆزا حکومەتە خۆش ji بۆ ئازادی و پاراستنا پیرۆزیە ئۆلان پشت ڕاست کرێڤە ji ڕێبەرên ئۆلان را bi dicivînekê de li Washingtona paytext serokî li nivêja salana ya niştîmanî li Washington ji bo rêberên olî axift û piştrast kir ku ew ê tim piştevanê xwedan bawerên olî be. Li demê têşta nivêja niştîmanî ku boneyek salane ye ji demê serokatiya Eisenhower ve destpêkiriya Serok Trump got li demekî nêzik ew dê ji navbirina bîyek cariya Komala Dewleta İslamî Daeş ڕابگەهینە. سەرۆکی کاتی ڤێنزوێلا خوان گوایدۆ داوای پشتیوانی نێونەتەوەیی دەکات بۆ بەدیهێنانی دیموکراسی لە ڤێنزوێلا بەبێ ئەوەی خوێنی زیاتری خەڵکی بڕێژێت. ئەمریکا نیکۆلاس مادۆرۆ تاوانبار دەکات بۆ ڕێگەگرتن لە گەیاندنی کەرەستەی مرۆیی بۆ خەڵکی و ئۆردۆغانیش بە پێچەوانەی هاوپەیمانانی ڕۆژئاوایی ئەمریکا تاوانبار دەکات و بە ئیمپریالیزم ناودێری دەکات. گوایدۆ لە وتوێژێکدا ڕایگەیاند ئەو نێوەنگیری پاپا فرانسیس پەسەند دەکات کە لەلایەن سەرۆکی پێشوو نیکۆلاس مادۆرۆوە داواکراوە، بەڵام دەژڵێت هەر وتوێژێک دەبێت بە خاڵەکان لەسەر لە کارلاتوونی مادۆرۆ دەست پێ بکات. من پەیوەندی بە هەموو لایەکەوە دەکەم لە ناویاندا پاپاش هەر کەسێک کە بتوانێت هاوکاریمان بکات بۆ کۆتایی هێنان بەدەسەڵاتی زۆردار و ئەنجامدانی هەڵبژاردنێک بە زووترین کات لە ڤێنزوێلا کە بەڕاستی ئازاد بێت. هەتا ئێستا مادۆرۆ ئامادە نییە دەزەکات بکێشێتەوە سەرەڕای خۆپشاندانی بە کۆمەڵ کە بۆتە هۆی کوژرانی زیاتر لە 12 کەس. جگە لەمەش گوایدۆ دەڵێت خەڵکی لە برسانیش دەمرن. نوێنەری تایبەتی نوێی ئەمریکا بۆ ڤێنزوێلا ئیلۆد ئەبرامس هۆشداری ئەوەشی داوە کە مادۆرۆ خەڵکی خۆی بەبارەمتە گرتووە. لە کاتێکدا گوایدۆ داوای هاوکاری مرۆیی دەکات بۆ خەڵکی ڤێنزوێلا، مادۆرۆ ڕێگری دەکات لەوەی هاوکاری مرۆیی نێونەتەوەیی بگاتە خەڵکی و پێداویستیە سەرەتاییەکانی خەڵکی ڕادەگرێت ئەگەر پشتیوانی لێ نەکەن. لە ئێستادا دووبار هەڵگری پڕ لە خۆراک و دەرمان و کەرەستەی تری مرۆیی چاوەڕوانی مۆڵەت دەکەن تا مادۆرۆ ڕێگەیان پێ بدات بچنە ناو وڵاتەکەەوە. چالاکوانانی مافەکانی مرۆڤ و هاوڵاتیان لەسەر سنوور ڕاوەستاون و پەیامێکیان داوە بە مادۆرۆ. من داوا لە هێزە چەکدارەکانی ڤێنزوێلا دەکەم لەبەرەی خەڵکیدا بن و ڕێگە بەو هاوکاریانە بدەن بگەن بەو شوێنانەی کە پێویستە. سەرۆک ترامپ شیانی دەستێوەردانی لەشکری لە ڤێنزوێلا ڕەت نەکردوتەوە. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئۆردۆغانیش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تاوانبار دەکات و بە ئیمپریالیزم ناودێری دەکات بۆ هەوڵەکانی دەرکردنی نیکۆلاس مادۆرۆ. لە وتارێکی ئەم هەفتەیەدا ئەردۆغان سەرۆک ترامپی تاوانبار کرد بەوەی کە داوای سەرۆکی کینوێ دەکات و گوتی دیموکراسی کووا چۆن دەشێت ئەمە قبول بکرێت. لە ئێستادا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و نزیکەی 50 وڵاتی تر وەکو سەرۆکی کاتی دانیان بە خوان گوایدۆدا ناوە و ئۆردۆغانیش بە توندی پشتیوانی لە مادۆرۆ دەکات و بەمەش بەرهەڵستی هاوپەیمانانی ڕۆژاوایی دەکات. بەرهەڵستەکانی مادۆرۆ تاوانباری دەکەن بە بنکۆڵکردنی دیموکراسی و هۆکارێک بۆ ڕوخانی ئابووری. دەگوتارە ڕەوشە نیشتیمانیدا سەرۆک دۆناڵد ترامپ گوت داکو ڕێبەرین ئیرانی نەبن خودی چەکی ناوۆکی وی ئەمریکاش ڕێکەتنا ناوۆکی کشاند لێ هەنێک شارەزا دەبێژن ئەو ڕێکەتنا جیهانی بە ئیرانی را لە ساڵا 2015 باشترین ڕێک بوو ji بۆ ڕاوستاندنا بەرنامە ناوۆکیە ئیرانی هەر لە ویدەمی و لە بیرەوەریە 40 ساڵیە شۆڕەشێ ئیرانی سەتەلایتێک هەلدای عەسمانی. لە گۆڕا وێنەیەن دیجیتال گلۆب ئیرانی دووەم سەتەلایت هەنارد عەسمانی ku alikariye dike di pişêxistina mûşekên balîstîkî de. Îranê mûşeka setelayt ji bingehê Esmaniyê İmam Xumeynî li roja sêşembûyê hilda heman roja Serok Donald Trump bi şanazî ve gotî wî soza xwe ya demê helbijatinan ji bo serederiya tund di gel Îranê bi cih înaya. My administration has acted decisively. برێڤەبەریە من باوەکی تون بەرسینگی وڵاتی پێشەنگی پشتەوانیا تیرۆرا جیهانê gird. Rejima radîkala Îranê ew rejîmek radîkal e, karên xirab dike.
سەرۆک ترامپ ئەمریکا ji peymana navûkiya cîhanê ya sala 2015 bi Îranê re vekişand û bawer dike ku ew rêna de diktatorên gendalên Îranê bibin xudançekê navûkî. Lê hinek şareza bawer dikin berdewamiya karê siyasî û diplomasî bi Îranê re baştirîn rêk e ji bo ku rê li bernama navûkiya Îranê bêgirtin. Ez باور nakim İran gefek lezgîn be. Ez bawer dikim rêkendiyên cuda hene em bi Îranê re kar bikin. Bo çareserkirina wan pirsin me bi Îranê re heyn. Egerçî hinek saziyên nefneteweyî piştrast dikin ku Îran peymana navûkî cêbicê dike, lê pirsa diya mezina cîhanê bi Îranê re ew e rêberên şoreşa İslamî gelek bi xirabî mayê xwe dikin çendîn welatên Rojhilata Navîn bi piştevanîkirina komelên radîkal Rojava bawer dike ew komel dibin sedemê têkdan û nerehetiyan. Profesora lêkoler li navendê lêkolîna nêfneteweyî li Zankoya Maryland Nancy Gallagher dibêje Amerîka dixwaze rê li wan hewlên Îranê jî bigire. What the Trump administration is trying to do یا کو bi rêveberiya Donald Trump hewl didit bike ew ku karîgeriyê bike ser biyaniyan û kompaniyên biyanî. Bi çavsorî dibêje eger tu bazirganiyê bi Îranê re bikî, em rê nadin te tu bazirganiyê bi Amerîka re bikî. 40 salan piştî şoreşê nifşên nû yên xwartan li Îranê ji dayîk bûne û tên naskirin weka hêza serekeya welatî. Pitir ji nîveka 8 milyon serhejmêriya Îranê di jiyê kêmtir ji 35 saliyê de ne û ew digel mîratê şoreşê dijîn û li jêr barê cizayên aborî ku Serok Trump li ser Îranê nû kirine ve. Gelek ji wan xwartan sedemên barê giranê aborî li ser milên xwe dêxin stoyê Amerîka. Li demê ku ew şanaziyê bi destkeftên şoreşa serdemê bab û bapîriyên xwe dikin. ئەو هەستێک بهێزە ئەم شانازیە bi destkeftên xwe dikeyin yên navûkî û mûşekan. Rast e hindek kesan ciza danîne ser me, lê ew destkeft ber wê çendê dikevin. Cizayên dehan sala yên Rojava ji ber girtina balûzxana Emerîkî li Tehranê li 1979 û krîza 444 rojên girtina karmendên wê wek rehîne û hildana dirûjmê mirin ji bo Amerîka, ew ciza bûne rastiyeka jiyana berebabên piştî şoreşê. Li wan hinek ji wan berebaban bawer dikin dem bi ser şoreşê re derbas bûye niha demê reformên siyasî û aborî ye. Hêzên hejda şeعبî li herêmên kêşedarên parêzgeha Kerkûkê dibêjin ew hez nakin hêzên Emerîkî li herêmên wan bên danan çunku ew ê rûbirûyê hev bin. بەڵام کوردەکان پێشوازی لە گەڕانەوەی هێزەکانی ئەمریکا بۆ ناوچەکە دەکەن. لە کاتێکدا هێزەکانی حەشدی شەعبی دژی گەڕانەوەی هێزەکانی ئەمریکایە بۆ ناوچە کێشە لە سەرەکان، بەڵام کورد پشگیری گەڕانەوەیان دەکات. ئەوەش لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو فڕۆکەکانیان بەسەر ئاسمانی کەرکووک و خوڕماتوودا سوڕاونەتەوە. مەلای منطقەی دووسخورمات و ئەم دەعایە دەرچوو کە هاتوونەوە مەتارحەلێەوە و هیچ نییە مەتەرحەلێەوە دەست يعني هێزەکانی عێراقە حەشدیش لەورەیە لە کەرکووکش تا ئیسان لە جادا هیچ کەسێکە نەدی ئەڵێن من نازانم ئەڵێن لە کەیوانە تیارەکانش خۆ ماشەڵڵا بەس خۆ هەموو ئاسمانی عێراق لە دەستی کەس نازانی کێیە ئەم تیارەکانی ئەمریکیە ئەژنەبیە عێراقیە عالم سەریان کرد وتیان ئەمە تیارەکانی ئەمریکیە کە ئەتێن لێرە سوورەخۆن و لەبەرچی یعنی ئێمە کە خەڵک دووز کە حەشێت کە ملات یعنی لەگەڵ ملت سەریەکەینەمانە و راپۆرت خۆمانەی دێش بۆ ینی مەسوولەکانی ئێمە وشتێکتر حکومەت عێراقی خۆی لەم تشتانە مەسوولە. ئەوەی تا ئێستا یەکلایی بۆتەوە بوونی هێزێکی بچووکی ئەمریکایە لە سەربازگەی کەیوەنی کەرکووک کە ئامانجی ئەو هێزە تەنها هەماهەنگیکردنە لەگەڵ هێزە عێراقیەکاندا، بەڵام کوردەکان بە پێویستی دەزانن هێزەکانی ئەمریکا بە فراوانی بۆ ناوچەکە بگەڕێنەوە. هێزەکانی ئەمریکا بۆ ئەم ناوچەیە بە پێویستی بۆ زەروری ئەزانین سەبەبەکەشی ئەوەیە ئەمریکا هێزێکی عادلە کە دێتە منطقەکە هەمووی بە یەک چاوسەیرەکە بەداخەوە لەم منطقەیە لەو کاتەوەی کە ڕیفراندۆم کراوە هێزێکە دەسەڵاتی بە زۆر سەپاندووە ئیدارەیەکە ئیدارەیەکی زۆر خەریکی تعریبکردنە زۆر ناڕەوا لەسەر میلەتەکان قسە ئەکات بۆیە بۆ ئومێدین هێزەکانی ئەمریکا لەم ناوچەیە زۆر بێ بۆی عەدالەت بپارێزێ بۆ هەموو لایەک هەرچەندە هیچ جموجۆڵێکی بینراوی ئەمریکیەکان لە ئارادا نییە،
بەڵام لیوا محەممەد ڕێگری فەرماندەی پێشمەرگە ئەوەی بۆ دەنگی ئەمریکا ڕوون کردەوە کە هێزەکانی هاوپەیمانان خاڵ بە خاڵی هێزە عێراقیەکان گەڕاون و لە گەڕانەوەی پێشمەرگە ئاگاداریان کردوونەتەوە لە کاتێکدا وتەبێژەکەی حەشدی شعبی ئەمە ڕەت دەکاتەوە. يعني لما لا حكومات محليه وشتانني لا بغاو تايسيش طرحنا وحتى لا حكومات هريمش او شتانني اما ملت قساكا بعض السياسه كان استفاده كان سياسي خويا للري خويا قساكا فلانه تيفت الرسمي تشتني هێزە شیعەکان و حەشدی شعبی بۆیە دژی گەڕانەوەی ئەمریکان چونکە پێیان وایە گەڕانەوەکەیان بۆ دژایەتیکردنی ئەوانە لە کاتێکدا کوردەکان پێیان وایە بە گەڕانەوەی ئەمریکیەکان دەسەڵات لەو ناوچانە بەدەست دێننەوە کە ماوەی زیاتر لە ساڵێکە لە دەستیان داوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. لە پاش شکستپێهێنانی داعش لە عێراق لە ڕووی سەربازیەوە ئێستا پرسێک لە شەقامی عێراقی هاتۆتە ئاراوە ئایا ئەو هێزانەی ئەمریکا کە لە عێراقن وەکو خۆیان دەمێننەوە یان پاشەکشێ دەکەن. یحیە بەرزنجی بدوو بەرسڤا vê پرسیارê dikeve. لێدوانەکەی ئەم دواییەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەرهەق بەمانەوەی هێزەکانیان لە عێراق بۆ چاودێریکردنی ئێران هەڵای ناوەتەوە. دەمەوێت بتوانین چاودێری ئێران بکەین. تەنها ئەوەی دەیکەم دەمەوێت چاودێری ئێران بکەم. بنکەیەکی سەربازی گرنگمان هەیە لە عێراق. دروستمان کردووە بەهایەکی زۆریشی تێچووە. باشترین شوێنە بۆ ئەوی لە بەشە جیاوازەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستی پڕکێشە بڕوانین. لە عێراقیش ئەو وڵاتەی کە هێشتا هێزی ئاسمانی سەربازی بەدەستی ئەمریکاوەیە پێدەچێت سەرۆک وەزیرانی عێراق بکەوێتە نێوبەرداشتی سەدرەکان لە ڕێگەی زۆرینەی پەرلەمانەوە و هاوپەیمانی و دۆستایەتی ئەمریکا. نحن نختلف مع طرح. ئێمە لەگەڵەوە نین کە لەلایەن ئەمریکاوە پێشنیاز کراوە بنکەی سەربازی ئەمریکی لە عێراق بوونی نییە بەڵکو ڕاهێنەر و سەربازی ئەمریکایی هەن لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی ئەرکیان مەشق پێکردنی سوپای عێراق و شەڕی داعشە. کۆبوونەوەی سەرۆکی ئەمریکا لە کۆنگرێس و لە وتاری ساڵانەیدا لەسەر عێراق تەنها ئەوەی وت لە عێراق وایان لە داعش کرد کە هیچ پێگەیەکی بەدەستەوە دەمێنێت. لە وتارەکەشی لە واشنگتن لە بەردەم وڵاتانی هاوپەیمانان دژی شەڕی داعش ئەوەی خستە ڕوو کە هێشتا شەڕی داعش لە عێراق کۆتایی نەهات. بەردەوام دەبین بۆ لە ناوبردننی پاژماوەکانی داعش. پاژماوەیان هەیە، پاژماوەکان زۆر مەترسیدارن. شارەزا دۆخی عێراق وا وەسفەکەن کە ئێران تێیدا باڵادەستە لێدوانی بەرپرسە عێراقیەکانیش سەبارەت بەمانەوەی ئەمریکا لە عێراق لە بەغدا و واشنگتن جیاوازە. بهزيمة الإرهاب داوا لە هەموو وڵاتانی جیهان دەکەم یارمەتی عێراق بدەن بۆ شەڕ لە دژی پاشماوەکانی داعش لە هەموو عێراق و یارمەتیدانی عێراق بۆ ئاسایی بوونەوە بەکارهێنانی ناوچە ئازادکراوەکان لە دەستی داعش و بەکارهێنانیان بەبێ بوونی ترۆر. سەدرەکان لە عێراق کە بە دژە ئەمریکان ناودارن شەقام و پەرلەمانیشیان لەدەستدایە. ئایا دەیکەنە فشار بەسەر حکوومەتی عێراقیەوە؟ التواجد العسكري الأمريكي ئێستا لەسەر زاری سەرۆکی ئەمریکا ڕووی ڕاستی خۆیانی دەرخست کە لێرن بە مەبەستی یارمەتیدانی عێراق نییە بەڵکو بۆ پاراستنی ئیسرائیل و بەکارهێنانی عێراقا وەک بنکەیەک بۆ لێدانی وڵاتانی هاوسێ. بەڵام دەکرێت ڕۆڵی ئەمریکا لە شەڕی داعشدا نادیدە بکرێت. ئەی ئەو خەرجێ زەبەلاحانەی ئەمریکا لەو شەڕەدا خەرجی کردووە چی؟ ئایا ئەمریکا بە ئاسانی عێراق جێ دەهێڵێ؟ کە زۆرێک لە شارزان کۆکن لەسەر ئەوەی پێگەی ئێران لە عێراق لە ئەوجی بەهێزیدایە. Iran did not want Iraq to have a status of forces agreement with the United States. ئێران نایەوێت هێزەکانی ئەمریکا لە عێراق بێ بەڵام گوێمان لە قەیس خەزعەلی بوو کە لەتەو کەلوپە لە لەشکریەکانی ئەمریکا و پشتیوانی لۆژیکی ئەمریکایی و چەک و تەقەمەنی ئەمریکای دەوێ چونکە دەیانەوێت بەکاری بێنن. ئەمریکا وەک سەرۆکەکەیان دەڵێت بنکەیەکی سەربازی گەورەیان لە عێراقە و چاودێرانیش ئەمریکیەکان بە زیاتر لە 5,000 کەس مەزەنە ئەکەن. لە نێو بڕیاری ئەمریکا و ئەجەندای ئێران لە عێراق خاوەن ماڵ چۆن بڕیارەدات؟ یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. نزیکەی 3,000 کەس لە ناوچەکانی دێرە زور بێسەروشێنن و لەلایەن داعشەوە گیراون. پامنێرمان زانا عومەر لە حەسەکە لەگەڵ ژنێکی بەڕەچەڵک کەنەدی قسە دەکات کە هاوسەری چەکدارێکی داعش بووە. داعشê di dawîtirîn 4 kîlometrê çarkoşe de li rojhilatî çemê Firatê dorpêçkiriye. Lê tanha carenûsa bi seda girtiyên di destê Daişê de nediyar e. Li gorî komela mafê mirovan ya kantona Cezîrê li gorî agahiyên di destê wan de niha li dêra Zorê 3,000 girtî di destê Daişê de hene. Lê li gor agahiya di dêrê de divan demê dawî de
دور 3000 إنسان ددسواد وك هيسير هبون هنجواد وقوم تصفية كرنا لأوجي تآگاهية سرراست دوي آليد تنية پشتی رزگارکردنا رقایه تا دما آمادهکردنا به راپوری 14 گورین کومی هاتنه دیتن. دیا داوی ده 800 ترم لیه بون. پرانی آوان ترمانجی یین سویلا بون. کمبلی بیلمن جنک داعشی همولاتیا کانادایه. دوان روشن داوی ده جباغوزه درکتیه. جنا داعشی دبیجه گو مگلک جاران تدید گو گرتی دهاتن کشتن. اسنده کسا دنیاسان که بیسروشین چون پاشه با من دیار بو که هاد بونه کشتن. به باور من هندک پولیس دنال دولت اسلامی دهنه. هر وقت پولیس نهینی دم جنگ دوی جهانه. خرد بیسروشین چون پاشه با من دیار بو که هاد بونه کشتن. لگوری سرجمارین گو هاتنه بلگه کرن. 220 گرتی دقیدن کوملا مافی مروفا یا کانتونا جزیره ده هاتنه بلگه کرن. لی سرجمار جوه یکی بگلکی پرتره. دناوا 220 گرتیان بلگه کری ده دجنجی هنه. تفيقو داعش او خاكا جغرافي دستي خود وندا كري بالتفيقو بس بحزاران گرتی دستي داعش دهبون لی تفي آگاهی گوتن دیار کرنجی چارانوسا وان گرتیان ندیاره. لباجار حسکی پر مالبات هیوی وندا نکرنه لی هیوی آگو زاروکی وان ین وندا وگرن آنجی چارانوسا وان دیار ببه. مالباتا محمد یک جوان مالباتایه. محمد باوی 3 زاروکانه ji 2014 de serdestê Daişê hate girtin demago ew li ser karê xwe bû. Tanaha agirî kurê Mihemed bi hêviya got bavê xwe careke din bibîne. Ev bavê min çûbû şixulê xwe li Tiltemer, nêzîkî Tiltemer bû, ça Daişê wî girte 5 sal çûye û em tişkî ser wî nizane, bez em bi hêvînê rojkê werin. Diya Mihemed jî ew jî bi hêviya got rojek were got Mihemed dergehê malê vege û vegere. Li devera wî gelkî girane, ez gelekî bi hêvî min vegerim. Reciwa min gelekî ji Xwedê heye ku vegerim, inşaallah. Wallah, me tiştek ser wî nebîstî. Dosya girtiyên di destê Daişê te pir xwe dide pêş bi taybetî di dema got pêşbîna hebûna Daişê li rojhilatê Çemê Firatê tu nebibe. Lê hin şopîner dibêjin got nêzîkî 4000 kîlometrên çarkoşe li Rojavayê Çemê Firatê got bi beriya Şamê tê naskirin jêr kontrola Daişê de ye û dibe girtiyên di destê wan de hatibin veguhestin wê deverê. Lê hêviya bi sedan malbatên girtiyan heye got çaranûsa zarokên wan diyar bibe û vê yekê ji hêzên Sûriyaya Dîmokratîk hêvî dikin. Zana Umer dengê Amerîka, bajarê Hesekê. میری ازیان تحسین بک ل 28 مهایک وغرا داوی کل نخوشخانه آلمانیا و لروجا سیشم لمالاوی لقزاقستان لکردستان هات و شرطن وی بترج هفته سالان میراتی یا توا ازیان لجهانی کر لگلک جوی دمی لدور ولاتی جاج بر هلوستین خواهین سیاسی حسو هرمی نویسکار و دامزرنر ناوندی ازیان لهولند کنه حال تازیاوی لقزاقستان جمره بحثی کساتیا میر تحسین کرد. البته راسته او کودانی تیرا درباز بوین اوی ولوی کن کو شخصیت گلک قوت بوی چه بد بو میری سال 44 دا یچونک سعید قزاز طلبه مدرسه یا کری بو روبک بو حش خوندنیت کر پشتوانیا و چندیت کر یکی من طلبش چار طلبت پیشیه خوندوان البعدر یک شوان تحسین سعید علی بو و میراتیا گلک قونغار داد که همو پاشاتیه و حتی رئیس داویجی مام جلال هموش نزیک باید دیتیم تکلیل گل وان باش بو او شرط و مرج جیان او تر درباز بوین شورا چه بو شر جهانی که دوی بو پشتنگی شورا شاه کردی چه بو حکم اعدام سال 5 حقی وی درکفت حتی نفکرن شسته بو بغداد بو دیوانیه بو عماره بیان تکلیوی و ملتی ویجک وقتینن او بو حتی ما سال 1907 ده رابو پیوندیان گهشت شورش کردی و ناوپردان گل ملا مصطفى ابو او هنجي زعيم كردا ابو وقت شورش ايونه ابريبادر سركش شاويت كر ما حتى صال هزونا صدو هفتو بينجي تحسين بك توان صال دي داجي الكدر با قزي ودوزا ازيال مليوي بوج متخاص اسباب سيارش تبكم كاقو ناخذ بالزحمد كو جياناوير او ترى بورد جيانا دريج دا تشبون يعني او خونا قد قالت زحمد ما قوتي نافياوي بو
اعداماوی هات كرن وصالح حفتو بينجي داجي حكم الاعدام السبو شو هطا صالح هشتي وصالح هشتو ايكي النهي هشتو ايكي زفريش بريطانيا كاك حسوتو تكتبك درخص يرسل جيانا مير تحسين تكسك نيزيكي بوي جبرتشي وي خواست يعني وصيتي او دمالا خد الشيخان بيتفشارتن دي تنامن أبا بوشونا من الشخصية تحسين بك بيت حسياكو إدي هجري الهيرت كان كو تغيير ديموغرافيا شد بيت أبي بيت كل ويدر بيت تفريط قصرة وينتا كان قصرة إيمانية بمن توكشتم بلا كل ويدر جي يعني أبا زبورت كان بلكي بيشر رونجي بيت كفت أجندا في باجريدا ومتحفق لي بيت تشيكرن وبيت سنبلك بو إزدياكو راهو رشالة إزديال هيرا بينا شاندن وينادقود كيوي جيهي بقرتن يعني بسيارة قالكش علامش ما تكرين كده جي ميري قرت أبغى بسيارة قالك أما ظنها ويبخو قط أو بحصل قال تكربو تحسين بك إكتشي قوتي ويبلاو بيجي بيجت أو شيء أذكرن بوتا بيجت ميراتي دت مالا ما دبت أو كرد من يعني أو دانن إزدي فجير رازي بن باش بت إزدي فجير يعني مروبك ديمقراط خاص بو يعني تبيت رأي زياجي بيت أصلاً اللي وتحديد كريه بل يوتيوب ده جاي واتي بلاف كريه ما بس تاي بنا مالاوي يعني زيك كوريتوي يعني بسمامي توي يعني هر كساكيش بنا مالا ميران يعني وجا كاتو شو تفسير كي أذكرم دق تكستوي قوتي أزبوطه بيجو وي أو بيجد مالاوي ده بيجد مالا ماذا بله باشا جرى داوي تديتي كان جيبو ويش قدتا هفدا بيبي ازو يعني نكبت كوما دات قريبا خبي كورتوي حمول ودربون كك حازم لهرا بو نبيتول ودربون دايدلفين بو ازو دايدلفين بينك خوش الديواناوي رونشتين عندك شتقوتن بس سبورت كم تشت شخصي وعائلينا بتر بله باشا كاك حسب سيرة من داوي هون زانند تورن كومالاتي دافان هيامان بشتي وخر كرنا مير تحسين قالك خلكي رخنا لي قرت نادي بيجان بو نمونه دي بيجن بشتي شنغاري وكارستا شنغاري تشيبوي وي رولي ميلاتي نادي وي رولي ريبراتيا ملتكي نادي تشد بيجي مير 2011 نخوش کرد براستی و تالیجی عمریج گلگ مازن بو وکی دیجی همو پنگا به متابعتن يعني نو چون پاوس چو روسيا چو نكشاه بريطانيا همو پنگا به نویسکارین ازدیار و شنبیرتن ازدیار ما تکیله کا باش گل میری بو پشتوانی کا باش کلی جناوی هنا که یا استقلامي نه باش بو گلگ بزحمت بو یک داخل بس بدس یک شي تريات تلفزيون هذا بيجو فرمو يعني سيفيت كان روشة ازديا جواكي ازدي جسد ازديا ادي تحمل هناك بس فيش حزب كردستاني كان وحزب عراقي على قدار بدوزه ادي نبنى شركه ما بودانا نمري بنا بشتفان بودا مير يعني اليات الدانان مالا ميرا مش روحي كاكيد دانن بلاو بشتفاني بكان 6000 بن كامبانا عفرين دست ازديا دركف جوندوان يعني بنا ابا وي بفكرن كو بشتفاني بكان كي بتامير ام بشتفان بين ام نبينا يعني بازاري سر ما بس بك داخواسك رواية جنبيسكاري كي كرد حسو هرمي كو كسكي نيزيكي مير تحسين كون هال تازياوي لروجن تازياوي آماده لقضاء شيخان قالك سباس كاكي حسو زور سباس وسيفيت كبجي وغير كنا مير تحسين بنا في دبنا هاندر ببتا هاندرك فاكتركي باش ما يزدي تلقين تايكو واتفاق ما تذكر زور سباس كان داخل بوبو كتب داني غەنی میرزۆ هونەرمەندێکی کورد کە میوزیکەکانی تێکەڵ بە میوزیکی بیانی کردووەوە لە ئێستادا خەریکی پرۆژەیەکە بۆ مناڵانی ڕۆژاوە غەنی ئامێری میوزیک لە بەخشێنەرانی ئیسپانی وەردەگرێت و دەینێرێت بۆ مناڵان لە ڕۆژاوە هێرۆ لە دەمی سرەدانێکی ئەفکارێمە لوقمان ئەحمەد ji بۆ ئیسپانیا لە غەنی ببوو میێڤان و فراپۆرت ئامادەکریە برشلونه باجارکی به دلایل تنشتا دریای سپی هنرک جوان و دیروکک افسانه شانی جهانی دکه فلامنکو موزیک و دیلانا گرم و بجوش چیروکک و دناو دستی هنرمند کرد غنی میرزو دهیه تشتكي ايجو بهترك شاندم انه زورم اسبانيا جيتارا فلامينكو بو جيتارا باكو دي لوسيا بو اجواء كسي قالكي يعني جم باكو دي لوسيا وك تشتكي قالكي يعني شيء مصدر هوا بو براسيد موزيك ده غنی وکو پنابرکی سال 1993 بری خدا برشلونه جبو خوندنا موزیکا فلامنکو و پیکانینا خونا خو وکو موزیک جن و بهریا خو تکلی چاند و موزیکا وی باجاری بکه كز برشيم تكنيكا جيتارا فلامينكو افت سرعودي هيدي يعني شغله 20 صالة حتى انها تشاو سر 20 صالة
از وی تکنیکات خوازم مابێتە سەر عودێ و متخواستن و دچن نود عودێ دەرکەبن نه موزیکا ئەم لەسەر دەخەبتین فلامینگۆ نێزیکی موزیکا ڕۆژهەڵاتیە ji ber wê jî xenîkarî bû pirekê di nav her du aliyan de ava bike û zêdetir jî muzîka wî mirovahî ye û hişt em bi rêya wî çand û muzîka Kurdan û Sûriya naz bikein. Di sala 1995 Xenî grûpê xwe yê muzîkê damezrand bi navê grûpê Xenî Mirzo û dest bi çalakiyên xwe yê muzîkê kir. برشلونه باجارێکی پرچاند و ڕەنگارەنگە. پڕانیا موزیکا wê têkele ji Efrîqa, Deryaya Spî û rojhilata navîn. Min Xenî ji berî 15 salan nas kiriye û bi hev re kar dikin. Li ser muzîka têkel ji tango, flamengo, caz, ud û muzîka Kurdî jî. Herwiha jî xwan gîtarjenekî Katalonî ye got ji destpêka Xenî ew pêre ye û muzîkê pêre de afirîne. Ez Xenî ji 20 salan ve naz dikim. Me bi hevra gîtar xwand û dawiyê me bi hevra muzîk çêkir. Cihê ku Xenî jê hatiye ritm û muzîka wê nêzîk ya flamenco ye. Ji ber wê em pir nêzîkî hevin. Ew kirasekî rojhilatî li muzîka îspanî dike. Muzîka Xenî û stranên wî pireke bi binyat û xurt e di nav kultûr û çandawî ya Kurdî Sûrî de û ya Ispanî Katalonî. Piştî me hev nas kir ez bûm mamostayê wî û peywendiyên me baştir bûn. Xenî serbûr û hestên xwe yên rojhelatî têkelî muzîka flamengo kir û ez dibînim ew tiştkî gelek baş bû û muzîka me zengîntir kir. Ew pireke muzîkê ava dike. Ez pir ji muzîka wî hez dikim. Ji ber şerê Sûriye goher tiştekî xweşik û ciwan li wî welatî wêran kir, Xenî biryar da got muzîk û keda xwe beşekî biçûk ji wê xweşikbûnê careke din ava bike. Sala 2018 de tevî alîkariya muzîk jenê İspanî li nêzî 25 amûrên muzîkê derbasî Rojavayê Kurdistanê kir û li zarok û şagirtên muzîkê belav kir û hêviyê wan careke din vejîn bibe. Di nava vî bajarî de Xenî Mirzo di studya xwe de muzîka xwe diafirîne. Ew dibêje huner nameya herî baş e ji bo avakirina mirovan. Luqman Ehmed, Dengê Amerîka. Bi vê muzîka xweş em dawî bi bernama Kurd Connection tînin heta roja sêşembayê her şad û bextewar bin û xwe dihafîz. Katekî xweş her şad bin.